دانشە بۆ خۆم كل شيء حسب ما قرأيك ئێمە وەکو جەماوەری شاری کەرکووک توانیمان دەنگی جەماوەر بگەێنینە یۆنامی ئومەمی متحیدە ئۆفیزی کەرکووک بۆ پڕی خۆشحاڵیەوە توانیان هەموو ئەو بۆچوونانەی کە هەمان بوو وەریگرن لێمان و بەڵێنی ئەویاندا پێمان کە بیگەێنە سەروی خۆیان بۆ مەراکزی قەرار و هەر لێرەوە ئێمە دەستخۆشیان لێکەین سوپاسیان دەکەین بۆ ئەو پێشوازی گەرمەی کە لیان کردین و ئێمە بەڵێنی ئەومان وەرگرت کە ئەمە یەکەم جار و کۆتاجار نەبێت دانیشتنمان لەگەڵانە و هەموو کات ئاگان لە ئێش و ئازاری ئەم خەڵکەی شاری کەرکووک بێ ئێمە وەکو نوێنەرانی شەقامی کەرکووک هاتووینە بۆ ئێرانە و لە ڕێی جەنابتانەوە ئەمانەیە دەنگمان بگەینە هەموو هاوڵاتیەکی تر لێرەدا ئێمە چەند خاڵێکمان ڕوژاندووە لە لای UN یۆنامی یەکەمان پێویستە دەستور و یاسا لەسەروی هەموو شتێکەوە بێت تا ئێستا کێ دەستور و یاسا پێشەر کراوە بۆیە هەموو کێشەکان کۆمەڵی کردووە لە شاری کەرکووکە دومیان پێویستە پرۆژەی ئاشتی و سەقامگیری و برایەتی لەم شارەدا پێکەوە کە واجبی ئومەمی متحیدە و ئەرکی سەرشانی ئەوانە کە ئەم پرۆژەیە تەغزیەکەن و زیاتر دەوڵەمەندیکەن و زیاتر بتوان ئیشی لەسەرکەن سێەم خەڵکی شاری کەرکووک ماوەیەکی زۆرە ناڕازیە لەو گروپە چەکدارانەی کەوا ئەبینن بە هەموو مسەمایەک دیارە ئەم گروپانە هەیە زۆر دوورە لە ڕەوشتی حزبایەتی و ئەخلاقیاتەوە ناو خۆشی ناوە سەر بە گروپێ بەڵام بتەکید سەر بە گروپانە هیچ گروپی حەز ناکە ڕەش بێت و ناوی ناشتین بێ بۆیە ئێمە داوامان کرد لە یۆنامی ئۆفیزی کەرکووک کە بتوانێت مرکزی قەرار و حمایەی قانون پۆلیسی کەرکووک بێنەک و هەر جهتێکی کار لێرەوە دەستخۆشیان لێکن کە بەڵێنان پێمان داوە کە ئەو خاڵە زۆر بە شێوەیەکی گرنگ سێر بکرێت